ئەمە بەردەوام بینۆ چینە لای تەوەری سێمی پرۆگرام و تەوەری کۆتایی کە باز لەوە دەکەین لە سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ڕۆژنامەگەری مۆبایل و گاندنی هەواڵ و ڕوودا و زانیاریەکان خێراتر جەگەنە وەرگر بەڵام هەندێک جار گاندنی هەواڵ و بابەتەکان وەک خۆی نییە و بەمبەست کاری لەسەر دەکرێت لەم ڕۆپرسین لە میدیای نوێدا وەک پێویست توانراوە ڕەچاوی ئیتیکی پیشەیی بکرێت یاخود تا چەند دەتوانرێت بەپێی یاسا میدیای نوێ سانسۆر بکرێت یاخود با بڵین سانسۆرکردنی میدیای نوێ و میدیا ئەلکترۆنی کارێکی ئاسان دەبێت ئێمان پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری دیکە لە میوانەکەمان پرۆفیسۆر دکتۆر هێرش ڕەسوول دەکەن کە نووسەر ئەکادیمیە لە بواری میدیاشدا جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵمانن دکتۆر بەخێربێی سپاس بەینتان باش دکتۆرە گەربین سەرەتا باز خود با بڵین جیاوازیەک لە نێوان میدیای نوێ و میدیای کۆندا یاخود میدیای کۆنە باودا وەربگرین جیاوازیەکێ و جوانە چییە؟ ئەم رازە کۆنباوەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی و بە سادەیی بریتین لە ڕۆژنامە و گۆڤار کە ڕاگەاندنی نووسراوە و رادیۆ ڕاگەاندنی بیسرا و تەلەڤیزۆنیش ڕاگەاندنی بینراوە بیسراوە و ئامرازە نوێچەشنەکانی ڕاگەیاندن یان نیومیدیا بە شێوەیەکی گشتی پێگە ئەلکترۆنیەکان و سەکۆکانی سۆشال میدیا ئەگە ورد بینەوە سەکۆکانی سۆشال میدیاش دابش دەبێت بۆ پۆلنبەندی جیاواز لە ڕووی ئەو سەکۆیانەی کە تایبەتن بە ناردنی پەیام و نامە ئەوانەی تایبەتن بە گواستنەوەی هەندێک زانیاری پۆست و ئەم شتانە یان هەندێک پلاتفۆرم و سەکۆی تر کە دەتوانین دوایی بینە سەریان بەوردی. باشە دکتۆر بەگشتی چۆن خوێندنەوە بۆ میدیای نوێکرێ بۆ پێی کە لێستادا سەردەمی تەکنەلۆژیە ئایا توانراوە بە شێوەیەکی باش و ئیتیکیانە کار لەسەر میدیا بکرێت کار لەسەر ڕۆژنامەگەری بکرێت؟ بەڵام ئامرازە نوێچەشنەکانی ڕاگەاندن یان میدیای نوێ کە خۆی زادە و بەرهەمی پێشکەوتنی خێرای تەکنەلۆژیایە بە دڵنیاییەوە گۆڕانکاری زۆری بەسەر ئەو کردەیە ئەو پرۆسەیەدا هێناوە کە پێی دەوترێت گەیاندنیان کەمیونیکیشن. ئێمە پرۆسەیەکمان هەیە پرۆسەی کەمیونیکیشن کە بە شێوەیەکی گشتی لە چەند ڕەگەزێک پێک دێ بۆ بینەران بە سادەی باسی دەکەم کە لە چەند ڕەگەزێک پێک دێت. ئێمە نێرەرمان هەیە واتە ئەو کەسی کە پەیامەکە دەنێرێ و پەیاممان هەیە وەرگرمان هەیە بێت کەناڵێکیشمان هەبێت کە ئەو پەیامی لێوە دەنێردرێت هەروەها فیدباکیشمان هەیە. ئەمانە بە شێوەیەکی گشتی بریتین لە ڕەگەزەکانی کردەی گەیاندنیان پرۆسی کەمیونیکیشن. ئەگەر ئەمە بە نمونە وەربگرین لە جیاوازی نێوان ئامرازە کۆنباوەکان یان تەقلیدیەکانی ڕاگەیاندن لەگەڵ ئامرازە نوێچەشنەکانی ڕاگەیاندن کە خۆی لە نیو میدیا و سەکۆکان و پلاتفۆرمە جیاوازەکانی سۆشال میدیا دەبینێتەوە هەست بە جیاوازی دەکەین ڕاستە لە کۆمەڵێک خاڵ و تایبەتمەندی هاوبەشیان هەیە بەڵام گرنگترین جیاوازی بریتێ لە کارلێککردن یان کارلێککاری لە میدیا کۆنباوەکان یان ڕاگەاندنە تەقلیدیەکاندا کەمتر بەر ئەو تەفاعول و کارلێککاری و ئینتراکتیڤە دەکەوین لە نێوان نێرەر و وەرگردا بەڵام لە ئێستادا دەبینین نێرەر لێک کادا دەتوانێت نێرەر بێت و وەرگریش بێت زۆر بە سادەیی تۆ ئەکاونتێکت هەیە هەژمارێکت هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەتوانیت پۆست دابەزێنی ئەو پۆستە تێکس بێ وێنە بێ ڤیدیۆ بێت هاوکات فیدباک وەربگریتەوە کاردانەوە لەلایەن فرێندەکانت یان ئەگەر پیج و پەڕە بێت بە شێوەیەکی فراوانتر و هاوکات لەگەڵ ئەوەدا ڕیپلای بکەیت وەڵامیان بدەیتەوەتە ئەو کارلێکە لە نێوان تۆی نێرەر لەگەڵ ئەوی وەرگردا دروست دەبێت لە هەمان کاتۆ تۆ جارێکتر دەبیتەوە بە وەرگر ڕەنگە ئەو بێ بە نێرەر ئەمە لە گواستنەوەی پەیام و ئاڵوگۆڕی پەیام و نامە و ئەمانەشدا دروست دەبێت اینجا دێنە سەر خزمەتگوزاریەکانی پلاتفۆرمە جیاوازەکانی نیو میدیا و سۆشال میدیا بە دڵنیاییەوە ئەگەر ورتر بچینە ناو خزمەتگوزاری تایبەتمەندەکان ئەمە زۆرتر دەبێت ئایا ئەمە گروپە گروپ چاتە پیجە چەناڵی یوتیوبە اینجا لایکە شێرە کۆمنتە نازانم ئەم وردەکاریانەیە کاردانەوە جیاوازەکان و ڕۆژانەش دەبینین
ئەم پلتفۆرمانە گۆڕانکاری لە خۆیان دەکەن خۆیان نوێ دەکەن خۆیان ئەبدەی دەکەن بۆ ئەوەی کە چونکە لە کێبڕکێدان لە بینی لە نێوان یەکتردا لە نێوان پلتفۆرمە جیاوازەکان بۆی زۆرترین بەکارهێنەر بۆ خۆیان ڕاکەن چونکە بیرمان نەچێ ئەمانە کۆمپانیان دیوێکی گەورەی ئەمە یان دیوە سەرەکیەکەی ئەمە مەسلەی بزنس و مەسلەی بازرگانی و کارکردنە اینجا لە پاڵیەوە مەسلەی میدیایە و مەسلەی ڕاگەیاندن و ئەمانەیە یەکیشتر لە تایبەتەکان مەسلەی پانتاییەکی بێسنوور و فراوانە بۆ قسەکردن بۆ دەربڕین بۆ گزارشتکردن ڕەنگە لە ڕاگەیاندنی تەقلیدیدا ئەوە نەبێت یان بەجۆرە لە جۆرەکان کۆمەڵێک دەرگاوان و فلتر هەبێت وەرگری ئاسایی هاوڵاتی ئاسایی بە ئاسانی نەتوانێت ببێ بە خاوەنی کەناڵ و ڕاگەیاندن و خۆی ببێ بە نێرەر و خۆی ببێ بە خاوەن کەناڵ و ئەمانە بەڵام لە ئامرازە نوێ چەشنەکانی ڕاگەیاندنیان لە نیو میدیا و سۆشال میدیادا ئەمە ئاسانە کە ئەو پانتاییە هەیە و ئاسانی دەتوانێت ڕاستە ئەمە دیوێکی تریشی هەیە لەگەڵ ئەوەی کەم دیوێکی ئەرێنی و باش و ئیجابی هەیە بەڵام دیوێکی سلبی هەیە ئەم فەوزای قسەکردن و ئازادی دەربڕین ئەوانە زۆر جار دەبێتە هۆی تەجاوزکردن و سنوور بەزاندنی مەسەرەن ئازادی کەسی ئازادی شخصی و کۆمەڵێک بابەتی تری ئاکاری کە حەزەکەم دواتر بەوردی بینە سەریان باشە پێ دوایە باست لەوە کرد کەمە کۆمەڵێک کاریگەری ئەرێنی هەیە بۆ سەر کۆمەڵگا بەڵام لەگەڵەوەشدا کاریگەری نەرێنی هەیە کێبڕکێکردن لە نێوانم پلتفۆرماندا کە لە ئێستادا لە سوشال میدیا هەیە لە گەیاندنی زانیاریەکان جامە تا چەند سەرچاوەکانی دروستن تا چەند ئەم هەواڵ و زانیاریانە کە دەیەوێت بیگەێنێت بە وەرگر تا چەند ڕاستن ئەمە کاریگەریە خراپەکانی یاخود نەرێنیەکانی کە خسوێتی سەر کۆمەڵگا چی بوون تا ئێستا؟ هەر لە تایبەتمەندیەکانەوە لە وەڵامی پرسیارەکەی پێشەوە دێمە سەر وەڵامی ئێمە باسی ئینمان کرد کە یەکێک لە تایبەتمەندیەکان کارلێکاریە یەکێکی تر مەسەلەی بوونی ئەو سپەیس و ئەو پانتایە فراوان و فەزاییە بۆ ئازادی مەسەلەی ئاسانی دەستگەیشتنە بەو ئامرازانە هاوڵاتی ئاسایش دەتوانێتەوە تێچووی کەم بێسنووری هەموو ئەوانە تایبەتمەندیەوە گوتمان دیوێکی باشی هەیە دیوێکی تری هەیە کە ڕەنگە خراپ بەکاربهێنرێ هۆکارەکەی چییە کە ئەمانە زۆر جار هەیە کە خراپ بەکارهێنرێن بەشێکی دەگەڕێتەوە بۆ ناوشاری تاک ناوشاری تاک لە بەکارهێنانی و لە پیادەکردنی ئەو ئازادیەدا کە زۆر جار تەجاوز و یان سنوور بەزاندن دەکات بۆ مەسلەی ئازادی شخصی بۆ مافی ژیانی تایبەت بۆ مەسلەی بەرپرسیارەتی ڕازگۆیی و کەوتنە ناو ژینگەیەکی هەواڵ و زانیاری شێوێنراوە ئێمە کاتێک باسی ژینگەی هەواڵ و زانیاری دەکەین لە بەردەم چەمکێکی جیاوازداین یەک لەوانە پێی دەوترێت دیسئینفۆرمیشن واتە زانیاری شێوێنراو کۆمەڵێک زانیاریان لێشاوێک لە زانیاری بەرمان دەکەوێ زۆر جار بەبێ چێککردنەوە بەبێ پێداچوونەوە بەبێ وردبینیکردن ئێمەش دەبینە بەشێک لەو بڵاوکردنەوە جارێکتە شێری دەکەین کۆمنتی بۆ دەنووسین دەینێرین بۆ هاوڕێ و برادەرەکان کاریگەریمان لەسەر دروستەکە بەڵام سیر دەکەین ئەمە فەیکە ساختەیە ساختە هەواڵە ساختە زانیاریە ساختە وێنەیە ساختە ڤیددیۆیە ئەمە بووینە بەشێک لەو شێواندنی ژینگەی هەواڵ و زانیاریە یەک شتێکی ترمان هەیە کە پێی دەوترێ میس ئینفۆرمیشن کە ئەویش زانیاری هەڵەیە ڕاست ئەم زانیاری هەڵەیە بەمەبەست نییە بەڵام دیسانەوە کاریگەری خراپیە لەسەر ژینگەکە چونکە بەهۆی ئەم زانیاری شێوەندرا و هەڵانەوە زانیاریە ڕاستینەکان زانیاری حەقیقیەکان دەکەونە ژێرەوە دەشارێنەوە و دوجار ئەوەی کە زیان وەردەگرێت هاوڵاتیە ڕایگشتیە جەماوەرە وەژینگەکەیە بە شێوەیەکی گشتی بۆیە ساختە هەواڵ یەکێکە لە سیماکانی یان سیما دیارەکانی سۆشال میدیا و پلتفۆرمە جیاوازەکانی نیومیدیا لە ئێستادا ئەوە بەشێکشی هۆکاری سیاسیە هۆکاری ململانەی حزبیە هۆکاری ململانەی هەڵبژاردنە سێبەرن سێبەر و بێخاوەن و بێدایک و باوک و ها ئەوانەی کە لە بازاردا پێی دەوترێت بێڕەقەم ئەمانن یعنی ناگەڕێتەوە بۆیە پێویستمان بە هەڵمەتێکی فراوانی هەمەلایانە هەیە لە ڕاگەیاندنەکانەوە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پەروەردە
زانکۆکان کۆمەڵێک مینبەری جیاواز بوو ئەوەی کە هاوڵاتیان خەڵک وریا بکرێتەوە و شار بکرێتەوە لەوەی کە چۆن پلاتفۆرمەکان و سەکۆکانی سۆشال میدیا بەکاردەهێنرێت کە نەبێتە بەشێک لەو شێواندنی ژینگەی هەواڵ و زانیاریە. دکتۆر دەزانین کە لە میدیای کۆندا خۆشت باس لەوە کرد کە دەرگاوان دەیتوانی بە ئاسانی ڕۆڵی خۆی ببینێ خۆ سانسۆر بخرێتە سەر و بابەتانی کە پێویست ناکات بگەنە وەرگر لە ئەمە تا چەند بۆ میدیای نوێ بۆ سوشال میدیا و بۆ پلاتفۆرمانی کە لە ئێستادا هەیە سانسۆر خستنە سەریان کارێکی ئاسانە و دەرگاوان ئەتوانێت بە ئاسانی کاری خۆی بکات. ڕاستەکەی ئەستەما چونکە ئێمە لە بەردەم پێشکەوتنی خێرای تەکنەلۆژیاداین لە بەردەم ئەوەداین کە بەردەوام ئەو پلاتفۆرمانە و ئەوانەی لە پشتیانن کۆمپانیاکان و هەموو هۆکارەکانی تەکنەلۆژیای نوێ بەردەوام لە پێشکەوتندایە کە بە ئەستەم دەتوانرێت ئەمە بکرێت بۆیە هەر لە ڕووی یاساییەوە لە دنیادا ڕێخستنی یاسایی بۆ پێگە ئەلکترۆنیەکان بۆ تەکنەلۆژیای نوێ و بۆ سۆشال میدیا و نیومیدیا بە شێوەیەکی گشتی سەرکەوتوو نەبووە. لە ئەزمموی پێشوشدا لە میدیای کۆنباویشدا دەرکەوت کە مەسلەی سانسۆریش کە زۆرتر دیوێکی سیاسی و ئاینی و ئەمانەی هەیە ئەمەش بە شێوەیەکی گشتی سەرکەوتن چکە سانسۆر بۆ کپکردنی دەنجی ئازادە بۆ کپکردنی جیاوازیە بۆ خەفەکردن و بێدەنگکردنی بۆ چوونی جیاواز و ئازادیەکانە باش نییە بەڵام دەکرێت لە بری ئەوە چاودێری ئەخلاقی هەبێت چاودێری ئاکاری هەبێت بنەماکانی ئاکاری پیشە کە کۆمەڵێک بنەمان بۆ نمونە لە دەردامزراوەیەکی ڕاگەاندندا ڕاگەاندکاران پێویستە خۆویستانە لەسەر بنەمای ویژدانی خۆیان پێڕەوی لێ بکەن ئەگە ئەمە تەرجەمە بکەین وەربگێڕین بۆ سۆشال میدیا دەکرێت هاوڵاتی بەکارهێنەریش وشار بکرێتەوە کە بە شێوەیەکی گشتی ئەو بنەمایانە ڕەچاو بکات. دکتۆرە گەرەوەکو دووە پرسیار لێت بکەم و بە کورتی بتوانین وەڵام بێت و هەرچەند بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرێت بەڵام ئەوەندە کاتمان لەبەردەستەیە کاتە پێویستە چی بکرێت بۆی بتوانرێت بە شێوەیەکی پیشەیانە کار لەسەر ئیتیکی میدیا ڕۆژنامەوانی بکرێت. من لە شوێنی تریژوتومە بۆ ئەم بابەتە یاسان ناتوانێت وەڵام دەرەوە بێت دەکرێت ڕەچاوکردنی بنەماکانی ئاکار بەرپرسیارەتی ڕازگۆیی مافیژانی تایبەت بێلایانی پیشەیی سربەخۆیی پاکێتی وردی ئەمانە ڕەچاو بکرێن و هەڵمەتی وەشیاری بەرپا بکرێ هەمەلایانە لە سێکتەرە جیاوازەکان و بتوانێت بەربگرین بە هەواڵی شێوەندرا و بە ساختە هەواڵ فەیک نیوز و پێشێلکردنی مافی ژیانی تایبەت و مەسلەی ستیزن جۆرنالیزم ڕۆژنامەوانی هاوڵاتی و مۆجۆ ئەمانە بە شێوەیەکی باش پیادە بکرێت بۆ ئەوەی کە زیانی خراپ نەداتەوە و بە زیانی ڕایگشتی و جەماوەەر نەکەوێتەوە. باشە زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر هێرش ڕەسوڵ نووسەر و ئەکادمی لە بواری میدیا سپاس بۆ ئامادەبوونت بەخێرهاتی ماندوومان کردی زۆر سپاس.